ئاواز و سۆزی کلارنێتەکەی هونەرمەند حەمە بەکر هۆڵەکەی پڕکردبوو لە نۆتەی موزیک، شێعر و بەرهەمی چوار خاتوونی شاعیری بەدوای خۆی دایەنە. لەسەر ڕێگەی گەڕانم بۆ پێناسەیەک بۆ کات ناکات قوتم دەدات. ڤینۆس فایق دوای خوێندنەوەی چەند پارچە شێعرێک باز لە ئاراستەی شێعری نوێی خۆی دەکات. من تقریبا ئەم چەند ساڵی ئەخیر ئەتوانم بڵێم ئاراستەی شەعریم ڕۆیشتووە بەرە و لایەنێکی فکری، لایەنێکی دنیایی، ئەمەش لەوە سەری هەڵداوە کە من باوەڕم بە ناوچەگەری نەماوە، بۆ نمونە نەک باوەڕم پێی نەماوە شعری کوردی شعری و شعری عەرەبی شعرە و بەڵام شعرێکی شەیە پێڵێن شعری کەونی، ئەم شعرە کە ئیتر باس لە هەموو دنیاکە، باس لە فکری ئینسانیەتەکە، باس لە هەمومی ئینسانەکە، باس لە کێشە و گرفتەکانی ئینسانەکە. ئەڤین شکاک باز لەو هەستە دەکات کاتێک شێعرەکانی بە کوردی دەخوێنێتەوە دڵنیایە دەتوانێت مەبەستی شێعرەکانی بگەیەنێت. دەمامۆ وڵاتێکی غەریب بێ تشتێکی بە کوردی دخوێنی، هەلبەستێکی بە کوردی دخوێنی تە هەست بەوەیەکی دکیک و ئەف کەسین دەردۆراتەژی هەمی بزمانێتە فێر ینی فێم دکن و تێدگهن هەستێکی گەلێکی خۆشە نەوەکە کوتە هەری ناو جواتێکی بیانی دە شعری خۆ بخوێنی هەلبەستی خۆ بخوێنی ئەو هەستی پێ دخوێنی ناگهێوان مرۆڤان. لە مێژە وتومە گردنت ئازا چەند ئارەزووی شکانی دڵمت هەیە، بەڵام من شکانی شوشەی شەرابەکەشت بە خۆم ڕەوا نابینم. گردنت ئازا جیاوازی لە نێوان خوێندنەوەی شێعر شاعیر خۆی نووسیبێتی لەگەڵ خوێندنەوەی شێعری شاعیرێکی تر نیان مەحموود بەشدارێکی ڕۆژی شێعر لە ماڵی کوردان دەڵێت جیاوازەکەی وێ من ئەزانم خۆ مەڵێم چی خەیاڵم لای هەستێکی تایبەت نییە، بەڵام بۆ نمونە شارێکی مامۆستا هەیە من نەخوێنمەوە ئەمەوێ بەو جۆرە بیگەێنم چونکە مامۆستا هەیە من پیاوێکی شاعریە شاعیرێکی پیاوە، ئەمەوێ هەستەکەی مامۆستا هەیە من بگەێنم وێنای شیعرەکەی مامۆستا هەیە من بگات بە گوێی بینەر بۆ خۆم کە شعر خوێنمەوە مێ لەسەر خۆم قسە بکەم لە هەموو دەوروبەردا بڕێم تەنها نیانە بێ بە هەست. ڕوودی کچە شاعیری ئەفرینی ئازاری نەزانین بە کوردی نووسین ناشارێتەوە و لەو باوەڕەدایە ئازارەکانی ناخی بە زمانی عەرەبیش دەتوانێت بگەێنێت. ئەس دخوازم ئێشێ خۆ جەنگێ هێستێمەدا حسێ خۆ تەف دەرخینم بە ئەواکی دەرکەوێ یانی توکارەیە بێژێ ئەم کوردستانینە ئێشێ کوردا دەرخینێ ئێشێ ئینسان مرۆڤ یانی دەرکەوێ بە هەر ڕەنگێکی بە هەر زمانێکی یانی دەرکەوێ لێ ئەز کوردی یانی بخابن یانی ئەز نزانم بنفسینم. لەم چالاکیە گەورەیەی ماڵی کوردی لە هارلێم کتێبخانی شانەش بەشدار بوو کە کتێبخانەیەکی گەڕۆکە لە پێناو خزمەتکردنی ئەدەب و ناسینی کتێب لە زۆربەی چالاکیە کوردیەکاندا ئامادەییان هەیە. سامان سابونچی، کوردستان 24، هارلێم، هۆڵەندا.